بلێ مژارێک سەرەکە ڕۆژەوا جیهانی دا ئالۆزیên گوت navbêhna îran û Amerîkê de rû didine matirsiyên vê aloziyê dikarin bigine çi astê jî. Doktor Abdullah Mehreban pisporî zanistên siyasî ji Tehranê mêvanê min e silav bote birêz Mehreban. Destpêkê de dixwazim bizanibim tu bi xwe jî li Tehranê piştî sê roja gerî şeşem ê navbêhna Amerîka û Îranê de rû dide. Rewş li Tehranê çawaya birêz Mehreban ev aloziya navbêhna Washington û Tehran de. Ferm. سڵاو ڕێز بۆیەوە و بینەرانی خۆشەویستی کوردستان بیستوار هەروەکو ئاماژەتان پێکرد لەو چەند ڕۆژەدا دۆخی دۆسیە ئەتۆمی ئێران زۆر گەرم بووە بە قەولی فارسەکان داغ بووە و ئێمە زۆر جاران دیتومانە لە تەواوی ساڵانی ڕابردوودا لە زۆر جاراندا ئەو دۆخە گەرم بووە و تا ئاستی شەڕ و پێکدادانی ژێنی بۆ نیەوەی لاتەوە بەڵام ئەو جار تۆزێ جیاوازیەوەی کە جارێک ئەمریکا یعنی ئەو دۆناڵد ترامپە لە دەوری پێشوو لە دۆسیەی تەوافقی ئاتۆمی هاتۆتە دەرێ ئەو جار بەتاکید دەهێویست تەوافق بکە و ئەو جار بەرامبەر ئێران تەنیا ئەمریکایە و ئەمریکاش لە سەرەتای دەستپێکی دەوری سەرۆکۆماری دۆناڵد ترامپ خۆی ڕاستەوخۆ بە بنیان نەتانیاهۆی گوت کە بۆت نییە هیچ کارێک دژی ئێران تا ئێمە تەوافقی ئەتۆمی بە سەرنجام دەگیرێنی چون دەزانین کە لە 20 ساڵی ڕابردوودا زۆر جاران کە تەوافق لە لێواری ئەنجامدا بووە ئیسرائیل کاشکێنی کردەوە و نەیهێشتوە بەڵام ئەو جار دۆناڵد ترامپ ڕاستەوخۆ بووە بنیانتانیایی گوت کە هیچ کارێک ناتوانانی توانجام لێ دژێرن بەڵام سەرڕای ئەوانە ئێستا دۆخەکە گرژ بووە دوای 5 گەڕی دانووسان و مزاکرە ئێستا کەینە دووبارە بۆنی شەڕ لێ دێتەوە وەکو مانگی مارس کە ئەمریکا فڕۆکە استراتیژیکانی نانە دوورگەی دیێگۆ گارسیا و ئێران ترسیەوەی ڕێنیشکە نەکە ئەمریکا حەملە بکە و هێرش کاتە سەر ئێران هەرەوەش بۆ هۆی ئەوەی کە دانووسانەکان بە چڕ و پڕی و بە باشی بچنە پێشەوە دەراویشتەی باشی لەکەوتەوە بازار کاردانەوەی باشی نیشاندا بە ئەو دانووسانانە بەڵام ئێستا کەینێ کە دکتۆر عەبدوڵڵا دخوازم بزانم یعنی ئەv dibe gera şeşe piştî sê roja di navbêhna Îran û Amerîkê de tê çaverê kirin wisa tê qise kirin ku em dibê dawîtirîn kombûnê li ser bernameyê atomî ê Îran di navbêhna Amerîka û Îran de tu çawa dinirxîne yanî fermû من فکر ناکەمەوە کەەوە دوامین دانووسان بێ چونکە جاری پێشوش ئەمریکا زۆر حڕەشەی هێرشی کرد و دوجار کە فڕۆکەکانی لە دوورگەی دیێگۆ گارسیا بردنەوە و هێرشی دوای 50 ڕۆژ لەسەر یەمەن ڕایگرد یەکلایەنە ڕایگرد و ئەوەش نیشانی لە ئێرانیەکان تۆزێک ترسیان لێسڵەمیەوە و متەوەزیەوە بوون کە دۆناڵد ترامپ ئەهلی شەڕ نییە و تەنانەت ئەگەر ئێران دەستیش لە هێندە کاروبار وەردا لە دۆسی ئەتۆمیدا پێداگیری بکە ئالی شەڕ نیە بۆیە ئێران ئێستا کەینێ پێداگیریەکی زۆرتری کردووە لەسەرەوەی کە ئێمە کۆمەڵێک مەرجان بەتایبەت ڕاگرتنی پیتانیۆمی ئۆرانیۆم بۆ ئێمە هێڵی سوورە و ئەمریکاش بە هیچ جۆرێکەوە قبول ناکە و پێشتر ئەمریکا قبولی کردبووە بێت کاف ئاماژەی بۆی کردبوو ئێران دەتوانێت ژێر 5% پیتانیۆمی ئۆرانیۆم بکات لە خاکی خۆیدا بەڵام دوای ئەوە کۆمەڵێک گرژی هاتناراوە و ئێستا گرژی لە ئەوجی خۆیدایە بۆ ئێستش ئەمریکا بە ینی کۆمەڵێک کۆنسولگەریەکانی خۆی و لەگەڵ باڵوێزخانەکانی لە بەغدا و بەحرین و ئۆردونوانە خەریکە چۆڵکردنەوە ئەوە ئاماژە بۆ دەکەن کە دووبارە ئەگەری هێرشکردنە سەر ئێران بەتایبەت لەلایەن ئیسرائیلەوە زۆرە من فکر ناکەم کە ئاوا بێ دیارەکەوە هەر بۆ ترسانی ئێرانە پێش گەڕی شەشۆ کەک عەبدوڵڵا یعنی تێ قسەکردن پسپۆری زانستی سیاسی دلێن و ئەمریکا ئەستە زۆر بەهێزە یعنی کارگەری ئەمریکا لەسەر سیاسەتی جیهان تایبەتجی ڕۆژهەڵاتان ئاوین زۆر بەهێزترە ئەستەل گۆر پێشتر ئەمریکا دخوازەی شەرت و مەرجێ خۆ لەسەر ئیرانی بسەپینە تو باوەرت کەی و ڕێکەفتنێک ناوبەینە ئیران و ئەمریکا دەدگەری شەشەم دە پێکوەرە دوو مەسەلەیە ئەوڵەن کە ئەو هێز و ئەو شدەتەی کە
لە سێ مانگی ئەوڵی سەرۆکۆماری دۆنالد ترامپ نیشانیدا ئێستا ئەوە نەماوە. بۆچی؟ ئاماژەمان کرد کە ئەوڵەن کە ئاماژەی کرد بوو دۆنالد ترامپ کە بێتە سەرکار لە 24 کاتژمێردا شەڕی ئوکراین ڕادەگرێت کە نەیتوانێت. وتی کە شەڕی غەزە ڕادەگرێم و بارمتەکان ئازاد دەکەم کە نەیتوانێت. وتی کە من یەمەن بە چۆک دادێنم کە دوای 50 ڕۆژ هێرشکردنی ئاسمانی دووبارە کشایەوە. ئەوە بۆیە کە ئێستا لە سێ مانگی دووهەمدا ئێران تۆزێت ترسی لێسڵەمیتەوە، دەزانێت کە یعنی کە دۆنالد ترامپ ئەهلی شەڕ نییە، تەنانەت هێرشێکی کتوپڕ و دوای بەجێ دێڵێت. دەمێنێتەوە ئیسرائیل، ئایا ئیسرائیل دەتوانێت بکات ئەتۆمیەکانی ئێران لەدا، دەتوانێت تەنیا هێرش بکاتە سەر ئێران، ئەوەش کۆمەڵێک ئەمما و ئەگەری تێدایە. من بۆیە پێ دەڵێم ئێستا یعنی بەستێنی شەڕ جارێ ئامادە نییە، مهەیانی ئەگەر ئەمریکا بێوە شەڕکە ئەوڵەن کە ئیسرائیل بە تەنیایی ناتوانێت، یعنی پشتوانی نایکات چونکە مەترسی زۆری دەخرێتە سەر ئیسرائیل. خەڵک بێژەکە دابدوڵە لێ تەهران پلاتفۆرمی سیاسی خەلک گەلو مەترسیە شەر لە تەهرانی هەست پێ تێکردن، یعنی ها ئیسرائیل بێ ها ئەمریکا بێ ئەو مەترسی هەیە فەرموو. چاولەکەن ئەو مەترسیە ئێمە بۆی کە بزانین کە دۆخەکە چەند هەستیارە دەبێت چاو لە بازارکەین، کاردانەوەی بازار چییە؟ بازار زۆر هەستیارە، یعنی گیرەندەکانی سێنسۆرەکانی هەستیارن. ئەمە جاری پێشوو کە باسی شەڕها دێنی لە مانگی مارسدا پێش نەورۆز دۆلار یەک دەفعە 105,000 زمن، بەڵام ئێستا بەرپەرچی کاردانەوەیکی وای نەبووە، این دۆلار تەکانێکی ئەو تۆی نەخواردوە. تەنانەت ئەو بەیان بڕیارنامەی کە ئاژانسی نێونەتەوەی ئەتۆمی بە هاوکاری سێ وڵاتی ترۆیکای ئەوروپایی و ئەمریکا دایانە دەرە دژی ئێران، تەنانەت ئەوەش کاریگەرێکی ئەو تۆی نەبووە. بۆیە بەخاتەوەی کە هەڕەشەکانی سێ مانگ پێشووی ئەمریکا هیچ دەرەنجامێکی نەبوو، ئەمریکا کشایەوە، یعنی فڕۆکانی بردنەوە، شەڕی یەمەنی ڕاگرت و ئێستا بازار هەموو نەت بازار شرۆڤەکارانیش خەڵکی ئاساییش دەڵێن ئەو بەیاننامەی ئەو بڕیارنامەی ئاژانسی ئەتۆمی و ئەو هەڕەشانەی ئەمریکا بۆ خستنە گوشار سەر ئێرانە کە سێ ڕۆژی تر یعنی گەڕی شەشومی دانوسانەکان ئێران تەسلیم ببێ. ئێرانیش خۆی ئەوەی دەزانێت، ئێران کە پێشتر لە مکانیسمی لە گەڕانەوەی مکانیسمی سناپبەک دەترسا، هەموو کارێکی دەکرد کە ئەو مکانیسمی سناپ نەگەڕێتەوە. ئێستا کەینی تۆزە بێ خەیاڵ خەریکن هەڵوێستەگرن لە بەرامبەر، یعنی تەنانەت کاردانەوەیان چ بووە دەڵێن ئێمە ئەگەری ئەوەی هەیە کە ئەڵبەتە لە مەرحەلەیەوەڵدا دەڵێن ئێمە یەک دانە سایتێکی پیتانیومی ئۆرانیومی دیکانە بە سانتریفیوژی جیلی 6 کە تا ئێستا بە جیلی 1 ئێمە ئۆرانیومیان پیتاندوێ، ئێستا بە سایتێکی دیکانە لەژێر چێوی کارکەس بە قوڵایی چەند سەد متر لەژێر چێوی کارکەس نزیک نەتانزە ئێمە دەکەینەوە کە هیچ هێرشێک ناتوانێت لە بینی بەرێت، چەند ورودی چەند تونێلی لە چەند لاڕە بۆ دەکەنەوە کە هیچ هێرشێک نەتوانێت. بەس کەکێ عەبدوڵە ژالی ئەمریکا بژی، ژالی ئیسرائیل بژی، ژالی ڕێخستنا ئاژانسا ناودەوڵەتی ئەنەرژیا ئاتۆمی بژی، ژالی وڵاتین ئەوروپا بژی، دەبێژن کو ئیران نابێگ و ببێ خودی چەکەی ئاتۆمی تجاراری نادنەوەیەکێ لێ ئیران دەبێژێ ئەم دێ مەیاندنا ئورانیومی زێدەترژی بکەن گەلو ڕێگای دیپلۆماسی بداوی دبێ ji ber ku alî helbestî wan ji yek û du zor dûrin Dr. Abdullah ferm هەڵوێستیان دوورە. من ئاماژە بە یەک شت کەم خاڵێکی زۆر گرنگ، یعنی متغیرێک فاکتۆرێکی گرنگ کە کاریگەری لەسەر هەمیشە لەسەر دانوسانەکان و دۆسیە ئەتۆمیێرانە بۆش رووسیە، ئەنی رووسیا ئەوەندە کاریگەری و نفوزی لە نێو دەسەڵات و ناوەندە سیاسی و سەربازی ئەمریکانی ئێران هەیە کە ڕۆسۆفیلەکانی ئێرانی کە مەیلیان بە رووسیەیە ئەوەندە بەهێزن کە هەر وەختێک ئێرادە بکات پێش بەو شتە دەگرێت. لە زۆرێک لە قۆناغەکاندا کە دانوسانەکانی ئەتۆمی تا لێواری جێبەجێ بوون چوون و ڕۆسۆفیلەکان نانێشتەوە. بەڵام لە سێ مانگی هەوڵی هاتنە سەرکاری دۆنالد ترامپ کە دۆنالد ترامپ هەمیشە پاڵسی سەوز و ئەرێنی دەدا بە رووسیا و بە پوتین کە شەڕی ئۆکراینێت بۆ ڕادەگرم، ئەو دەم بوو کە رووسیەش یعنی چرای دابوو بە ئێران کە کێشەنیان ئەوە دەتوانن دانوسانەکان بە ئەرێنی بەرنە پێشێ. ئەوە نەتیجە و دەرەنجامی دەرگای ئاواڵەی رووسیە بوو بۆ ئێران کە ئەوە دەچوونە پێشێت. تەنانەت ئەو دەم ئێران لەوە بوو
ڕازی بێ بۆی کە پیتانی ئۆرانیۆم ڕاگرێت بەڵام دوای ئەوەی کە شەڕی ئۆکراین ڕانەگیرە و تەنانەت لە زۆر جێگایان هێرشەکانی ئۆکراین چڕبوونەوە بەسەر رووسیا و لە چەند ڕۆژی ڕابردوودا هێرشێکی بەرفراوان لە نزیک لە سنوورەکانی لە پایگایەکی فڕۆکەی بۆمباوێژی استراتیژیک لە ڕۆژهەڵاتی رووسیا نزیک قەزاقستان ڕوویدا و نزیکەی 20 فڕۆکەی بۆمباوێژی استراتیژیکی رووسیا لە بین بوون و ناوگانی ئاسمانی بۆمباوێژی استراتیژیکی رووسیا فەلەج بوو ئەوە دۆسیەی ئەتۆمی ئێرانیش تۆزێک ڕاوەستا یعنی ئێران خەریکە هەڵوێستی تونتر دەگرێت ئەمە دەزانین کە ئێران ترسی وەی لێ هەیە کە ئەگەر بەبێ رووسیا چێتە نێو دانووسانەکانی ئەتۆمی و تەوافقکە لەگەڵ ئامریکا پیتانیۆمی ئۆرانیۆم ڕابگرێەوە پێت ئەو ئۆرانیۆمی کە 600 هەیەی ئێستا هەمووی تەسلیم بکە ئەگەر رووسیا ڕازی نەبێت سبەی ڕۆژ وەک لیبی لێ دێوە لە ئەگەری هێرشکردنە سەر ئێران لەلایەن ئەمریکا یا ئیسرائیل یا وڵاتانی دیکانەوە رووسیا پشتی ناگرێت بۆیە هیچ وەخت ئێران بێ ڕەزایەتی رووسیا تەوافقیەتەوەی بەنجام ناگەێنی ئێستاش کە شەڕی ئۆکراین ئامریکا نەیتوانیوە ڕایگرێەوە چڕتر بۆتەوە من وایە کە فاکتۆری رووسیا کاریگەر بۆ بۆکای دۆخەکە بە ئێستا بگاتوە نەهێڵەکە دۆسیەوە بە ئاسانی بەنجام گەلێک سپاس دکتۆر عەبدوڵڵا مێهرەبانش تا ڕانەی لەگەڵ